بڕیاروە لە ڕۆژانی 17 و 18 و 19 ئەم مانگە سێم فێستیڤاڵی فیلمی کوردی دۆسڵدۆرف لە ئەڵمانیا بەڕێوە بچێت و جگە لە وڵاتانی ئەوروپا فیلم لە هەر چوار پارچەی کوردستان بۆ فێستیڤاڵی ئەم ساڵ نێردراوە. فستیواڵەکە ڕۆژی 17 نیسان کاتژمێر 8 شەو لە UFA Platz A دوسەلدۆرف ڕێوەڕسمیکردنەوەکەی دەست پێ دەکات. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پەیوەندی بە ماڵپەڕەکەمان www.khal.da بکەن. باشە بۆ قسەکردن لەسەر فێستیڤاڵی ئەم ساڵ بە سوپاسەوە لە شاری بیلیفێڵد لە وڵاتی ئەڵمانیا بەڕێز ڕەوەند جەواد لە تیمی سەرەکی ئامادەکاریەکانی فێستیڤاڵ و بەشی میدیاش لەگەڵماندایە. کاک ڕەوەند سڵاو لێبێ، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم، فۆکەستان بە دیاریکراوی لەسەر چی ئەبێ لە فێستیڤاڵی ئەم ساڵدا، یان با بڵێن چ پەیامێک لە پشت فێستیڤاڵی ئەم ساڵەوەیە؟ وەکو دەزانن زۆر سپاس بۆ ڕوودا بۆ کورسات کە هەمیشە هاوکارمانن، هەمیشە هاوکاری چارچەکانی ئەوروپاشن و چارچانی کە ڕوودەدەن لێرانە. زۆر سپاس بۆ ئێوە. فێستیڤاڵ ئەم ساڵ وەکەوەی کە دەبینن ئەو مژاری سەرەکیمان یەکەتی و بەرخودانەکە لەبەرەوەی کە ئەم فتریانی ڕابردوو کێشەکان زۆر بوون، بەتایبەتی ڕۆژئاوا کە باندۆرێکی شەڕ لەسەر ڕۆژئاوا هەبوو، ئێستاش ڕۆژهەڵات ئەو کێشمەکەشەیە کە بەرەوکی کوردیشی گرتووە لە هەمان کاتە ئێمە پشتگیری ئەوە دەکەین کە بۆیە ئەم ساڵ یەکێتی کە لە هەموو لایەکەوە ئەم کوردان لەسەر شەقام بوون، یەکگرتوو بوون، بۆیە ئێمە یەکێتی و بەرخودان کرا مەژاری سەرەکی فێستیڤاڵ هەڵمان بژارد، ئەمە بە یەکدەنگی تیمی سەرەکی. دواتر فێستیڤاڵ فیلمەشی زۆری هاتوو بەردەست، لەمانە 29 فیلم قبول کرا. ئەو 29 فیلمەش 17 فیلمی کورتە فیلم کە لە پێشبڕکێی سەرەکی فێستیڤاڵن کە جێگای دڵخۆشیە نۆژنی دەرهێنەر شان بەشانی پیاوان لە ڕکابەری و لە پێشبڕکێدان لە فیلمەکانیان، و لە هەمان کاتدا 9 فیلمی بەڵگە فیلمیشمان هەیە لە هەر چوار پارچەی کوردستان. هەمیشە ئەو فێستیڤاڵە ئێمە مەبەستمانە فیلمی کوردی بەنەتەوەیی بکەین لەڕێی ئەو فێستیڤاڵەوە، و هەمیشە دوسلدۆرفیش جێگایەکی سنتەری گشتیە لە ئەوروپا بەتایبەتی ئەڵمانیا هەموو ساڵێ لەم کاتەیە کەواتە کاک ڕەوەند باشە مەبەستان بوو لە دۆسڵدۆرف بەڕێوە بچێت فێستیڤاڵەکە؟ مەبەستمان بۆ ئەوێن دەربوو لەبەرەوە شوێنێکی گرینگە، چەقی ناوەڕاستی ئەوروپاشە، بۆ ئێمە زۆر گرینگە و فۆکسی زۆر لەسەرە. زۆر باشە. کەواتە کاک ڕەوەند من لە قسەکانی توی شتێکی کەم بۆ دروست بوو، یاخود با بڵێن پرسیارێکی کەم بۆ دروست بووە. جیاوازی فێستیڤاڵی ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی بەراورد بە فێستیڤاڵی ساڵانی ڕابردوو چییە؟ ئێمە بەهۆی ئەوەی کە ئێستاش لە ڕۆژئاوا بابەتەکە گەرمە لە مەسەلەی ئەوەی کە ئەو مەسەلەی لە ڕۆژئاوادا هەیە، یعنی بەڕاستی ئێمە لە ڕێی فیلمەوە ئێمە بەرخودان دەکەین، لە ڕێی فیلمەوە بابەتەکان دەگەێنین، بەتایبەتی کە ئێستادا فێستیڤاڵێکی کە گرینگە ئەوە سێمین ساڵێتی بۆیە جێگای خۆی کردوتەوە لە ڕێی فیلمەکانە و لە هەر چوار پارچە پشتگیریەکیشە بۆ ڕۆژئاوا، لەبەرەوەی ئێمە بە فیلمێکی گرینگی ڕۆژئاوا کە کۆمینە فیلم ڕۆژئاوا بەرەمی هێناوە بە ناوی هەواڵبراکۆ کە لە ڕۆژی یەکەمە بەوە دەست پێ دەکەین فێستیڤاڵ دەرگای فێستیڤاڵ دەبێتەوە. باشە بەڕێز ڕەوەند جەواد، لە پێشەکە ئاماژەم بۆ کرد کە فێستیڤاڵەکە 3 ڕۆژە خایەنێت، بەڵام مەبەست مەبزانم یاخود بینەران بەرچاوڕوونێکیان هەبێت لەسەر ئەوەی کە کاتی نمایشکردنی فیلمەکان چۆنە لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا. کاتەکان بەخۆی لەسەر وێبسایتی فەرمی فێستیڤاڵدا هەیە، وە هەمیشە بەڕاستی وەکو گوتمەوە بە فیلمی هەواڵبراکۆ دەست پێ دەکەین کە ڕۆژی کردنەوەی فێستیڤاڵە، ئەوەی کە خەڵکانێک گوستی بێتن کە ئەوانەی ڕەوەندی کوردی لێرانەکە بیانەوێ فیلمەکان ببینن لەسەر وێبسایتەکە توانن هەم تیکتەکانیش بەدەست بێنن و هەم زانەرەکانیش وەگرن بە زمانی کورمانجی لە پلاتفۆرمی سۆسیال میدیاش هەم بە سۆرانی بە کورمانجی بە ئەڵمانیش هەموو زانەرەکان هەیە. و لە هەمان کاتدا بۆ هەمیشە ئێمە فۆکسمان لەسەر ئەوە بوو کە ئەم کێشمەکێشەی کە لەسەر ڕۆژئاوادا و باندۆرە هەبوو، بۆی ئێمە
فۆکسمانە سەر ڕۆژاوا بوو و لە هەمان کاتدا بە فیلمەکانی ڕۆژاواش دەست بە کارەکانی خۆمان دەکەین ئەمساڵ. زۆر باشە. کانگ ڕەوەند لیژنەی داوەرانی فێستیڤاڵی ئەمساڵ چیان؟ هەمیشە مەبەستم سەرجەمیان کوردن ژەکانمان دیاری دەکەین یاخود فیلمسازی ئەڵمانی و بیانیشی تایە؟ بەڵێ فیلمەسکی مستەفا وەکو باشوور شارانی عەلیدی سینەماکار و دەرهێنەر وەکو ڕۆژهەڵات باشە ئەندامێکی کۆمینەی ڕۆژاوا میهێدی ناسەلان کە ئەندامی کۆمینە ڕۆژاوا لەوێن دەریش وەکو ڕۆژاوا بەشدارە و لەگەڵ کەسێکی تریش لە ئەوروپا هێوی تەنار کاویژ بەشدارە وەکو ژووری فستیڤال و لە هەمان کەدا سەرۆکی لێژنەی ژووری مەتین ئەورە کە لە ئامادی پایتەخت کە بەشدارە لە باکووری کوردستان. باشە کاک ڕەوەند مەبەستمە ئەوەش بزانم شێوازی وەرگرتنی فیلمەکان چۆن بوو؟ ئێمە هیچ ئەوەیەکمان نەکرد بوو بە زویستمان کە ئەو فیلمانەی بۆن دوایانە بەرهەماتە بوون زیاتر لەسەر مەسایلی ئەم مەسایلی شەڕ و هیچ فۆکسێکشمان نەبوو مەسەلەی ئەوەی بە تایبەتی ئەو فیلمانە بێ بەزاتر ئەو فیلمانمان بەدەست گەیشت کە مژاری فیلمێکم بەدەست گەیشتووە لە ڕۆژهەڵات بەرهەماتووە لەسەر مەسەلەی کەزیە کە ئەم شەروانەمان لە سەربینا یانی بەسەلەن فرێدراوەتە خوارەوە دواتر ئەم بەدەستی ئەم جەلادە کەزیەکەی بڕاوە ئەمە بابەتێکی ئەنیمەیشنە کە لە ڕۆژهەڵاتەوە فیلمەکان بەدەست گەیشتووە کاتەزاتر فیلمەکان بابەتی بەرخودان و شەڕ لە خۆلەگە چیرۆکان زۆربەی ئەوەن کە لە باشووریش فیلمە بەدەست گەیشتووە لەسەر مەسەلەی ئەنفال بە ڕوویایەکی جیاواز کارکراوە کە لەلایەن دەرهێنەر شاخەوان ئەبڵاوە و لە هەمان کاتە فیلمی جیاوازتری شەیە کە بابەتی شەڕ لە خۆ ناگەی مەسەلەی بەرخودانەوانەش نییە بابەتێکی ترە باشە جیفاکیە. بەڵێ کاک ڕەوەند میوان یان هونەرمەندی بیانی بەشدارە بن لە فێستیڤاڵەکەدا؟ هەموو ساڵێ میوانی بیانی بەشدارن سیاسەتمەداران لێرە پشتگیری چالاکی کوردی دەکەن فیلمی کوردی دەکەن بە تایبەتی شوێنێکی وەکو دووسڵدۆرف شوێنێکی گرینگە پەرلەمانی دووسڵدۆرف لێرە کە زۆر لە کوردانی ئێمە لەوێ پەرلەمانتارن بەشێکیان بە تایبەتی بێریڤان ئەیماز کە یەکێکە لە هەمیشە پشتگیری چالاکیەکانی کوردانن لە ئەوروپا. باشە بەڕێز ڕەوەند جەواد مەبەستمە ئەوەشیان بزانم کاردانەوەی میدیاکانی ئەڵمانیا چۆنە سەبارەت بە فێستیڤاڵ یان بڵین هەر چالاکیێکی تری کللتوری و هونەری کوردی کە لە وڵاتەدا بڕێوەچن یاخود فێستیڤاڵەکانی بۆ نمونە پار پێرار چ لە دۆسڵدۆرف بێت چ لە هامبۆرگ بێ بە شێوەیەکی گشتی کاردانەوەی یاخود میدیاکانی ئەڵمانیا چۆن باسی ئەم بۆنە کللتوری و هونەریە کوردیانەکەن بە شێوەیەکی گشتی؟ هەمیشە میدیای ئەوروپا زۆر بە شێوازێکی باش چالاکیەکانی کوردی دەگوازێتەوە بە تایبەتی میدیای ئەڵمانی لە ئەڵمانیا زۆر بە باشی پێشواسی لە چالاکیانە کردو بە تایبەتی فستیڤاڵی دووسڵدۆرف لەمان کاتە میدیای کوردی زۆر گرنگی پێدا و زۆر سپاس بۆ کورسات کە هەمیشە لەگەڵمان بووە بۆ هەموو شارژەکانی ئەوروپا کە میوامان دەکەن و لەسەری مژار قسە دەکەین. بەڵێ کاک ڕەوەند ئەم فێستیڤاڵە تا چەند گرنگە بۆ ناساندنی شووناس و کللتوری کورد لە ئەوروپا بە شێوەیەکی گشتیان بەڕێوەچوونی فێستیڤاڵەکە ئەبێتە پردێک بۆ بەنێو دەوڵەتیکردنی فیلمی کوردی؟ ئێمە ئامانجمان ئەوەیە لەڕێ ئەم فستیڤاڵەوە سینەما بەنەتەوەی بکەین ئەمیشە ئامانجشمان ئەوە بووە لەبەرەوەی فستیڤاڵێکی زۆر گرینگە بەڕاستی ئێمە لە داهاتوودا پرۆژەی باشتر و چالاکی باشترمان دەبێتن لە مەسەلەی ئەوەی کە ئەو فستیڤاڵە زیاتر هەنگاوی باشتر بنێتن ئەم ساڵ سێمین ساڵە بەهۆی ئەوەی کە ئێمە تۆزێکیش لە کات دوا کەوتین بەس هەمیشە خۆشحاڵ بووین کە ئامادەکارەکان دەستی پێکرد و تەواو بوونە ئێستا لە ڕێکلام و بەردەوامین چەند ڕۆژە ڕێکلامەکان دەستی پێکرد و پۆستەر و شتەکان بڵاو بۆتەوە لە هەموو شوێنێک میدیاکانیش بە تایبەتی لە هەر چوار پارچە میدیاکان پێشوازێکی باشیان هێکردو و لەسەری قسەکراوە و ئێمە سینەمایەتەوەی بە گرنگ دەزانین و هەمیشە فۆکسمانە سەرەوەشە. زۆر باشە کاک ڕەوەند ئەپرسم چالاکی هونەری تر لە پەراوێزی فێستیڤاڵە بەڕێوە ئەچن؟ سمینارێک بۆ لیزا چالان کە بەڕاستی ئەکتیڤیستێکی باکووری کوردستان و هەم دەرهێنەرێکی ژنە ئەمساڵ لەسەر بابەتی فستیڤاڵە کوردیەکان قسە دەکات بابەتی سەرەکی فستیڤاڵ بابەتەکە لە سمینارەکە لەسەر ئەوەیە مژارەکە
و لە هەمان کاتدا سینەمای کوردی بە گرنگی و بە تایبەتی فیستیڤالە کوردیەکان کە لە ئەوروپا و کە ئەو فیستیڤالانە کە زۆر بوونە بەڕاستی جێگای دڵخۆشیە بۆ سینەمای کوردی. باشە کاک ڕەوەند بە باسێکی خەڵاتەکانیش بکەین. خەڵاتەکان بۆ ئەم ساڵ بۆ چەند کەتیگۆری تەرخان کراوە؟ خەڵاتەکان تەمسیلەتی هەر چوار پارچە دەکەوە وەکو وتمان هەمیشە خەڵاتی یەڵماز بۆ نامانەیە خەڵاتی ڕۆژهەڵاتی ژینە ئەمینەمان هەیە بە ناوی ڕۆژینە ئەمینیمان کردووە خەڵاتی مافی مرۆڤمان هەیە خەڵاتی پشتگیری گەنجمان هەیە کە پشتگیریەکە بۆ گەنج لە هەمان کاتدا خەڵاتی شۆڕژگەر خەلیلداغمان هەیە ئەمە جێگای خۆشحاڵیە بەڕاستی 5 خەڵاتی گرنگمان هەیە تەمسیەتی هەر چوار پارچەی کوردستان دەکات. باشە کاک ڕەوەند ئەو فیلم سازانەی لە پێش بڕچێن هەر کورتە فیلمیشن ببوورە. بەڵێ دەستخۆش کاک ڕەوەند ئەو فیلم سازانی بەرهەمەکانیان لە فێستیڤاڵ نمایش دەکرێت باکێش کراون؟ بەهۆی ئەوەی کە ئەم دۆخەی کە لە ڕۆژهەڵات ڕوویداوە و لە ئێران هەیە بەڕاستی کۆنسۆڵۆخانیش زۆربەیان داخراون و کاتەکانیان ینی مەسلەی ڤیزەیان قەپات کردووە بۆیە بەداخەوە نەمانتوانی میوانی ئەم دەرهێنەرانە بکەین لە باشوور لە ڕۆژئاوا لەوانە بەڕاستی بەداخەوە بەهۆی ئەوە بوو ئەگەنا ئێمە پێمان خۆش بوو ئێمە بەیەکەوە بین ئەم ساڵ ئەگەنا ئەمە ئامادەکاریمان کردو بۆەوە کە میوانداری ئەوان زۆر باشە. کاک ڕەوەند بەڵێ کاک ڕەوەند جگە لەم فێستیڤالەکە لە دۆسڵدۆڤ بڕێوە ئەچێ لە چەندین وڵاتانی تری جیهان تەنانەت لە ئەڵمانیا یاخود لە هەر وڵاتێکی تر فیلم سازان و ڕۆشنبیرانی کورد کار لەسەر ڕێکخستنی فێستیڤاڵ و دیداری سینەمایی یەکەن. باشە بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵانە تا چەند دەرفەت بۆ پیشاندانی بەرهەمی فیلم سازانی کورد و دروستکردنی پردێکی کولتوری لەگە وڵاتانی ئەوروپا و جیهان بەگشتی دروست دەکات ئەگەر بە کورتی پێم بڵێ ببوورە کاتم نەماوە؟ دەرفەتێکی زۆر گرینگە بەڕاستی ئەو هەموو فیستیڤاڵی کە هەیە پاریس هەیە ئەمستردام هەیە کەنەدا هەیە نیویۆرک هەیە زۆربەی فیستیڤالەکان کە ئێستا لە خەیاڵم نەبێ ناوەکانیان هەمیشە گرنگترین شت کە فیلم سازان کۆ دەکاتەوە یان فیلمەکانیان لەوێ نمایش دەکرێت پردێکی زۆر گرنگە لە نێوان ئەوروپا و جیهاندا بەڕاستی زۆر گرنگە بە جێگای دڵخۆشیە بۆ هەموو فیستیڤالەکە ئێستا زۆر دەبناوە ناوەش فیستیڤالی تر و ڕۆژانی فیلمی کوردیش زۆر بوونە لە ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا کە ئەمە جێگای دڵخۆشیە لە ڕێگای ئەوەی کە ئینتەرناشناڵ گەنجانی ئینتەرناشناڵ کە لێرە پێوە هەڵدەستن زۆربەی ئەوانی کە ئەگەدار بن لە فرانکفۆرت یەکەم ساڵە کە ڕۆژانی فیلمی کوردیان جێبەجێ کردووە و ڕۆژانی فیلمی کوردی لە هایدلبێرگ لە فرایبۆرگ لە زۆربەی شوێنەکان کراوە و لە هانۆڤەر ئێمە هاوکار بووین لە بەشێکیان کە زۆرگای دڵخۆشیە و پردەشی گرینگە بۆ هەموو ناساندنی فیلمی کوردی و سینەماکارانی کورد. بەڵێ بەڕێز ڕەوەند جەواد سوپاس ڕاستەخۆ لە ئەڵمانیا لەگەڵمان بوونی وای سەرکەوتنیش بۆ سەر جەمڕێخەرانی فێستیڤاڵی فیلمی کوردی